سامی حسینی مامۆستایە دەفێ و مۆسیقار و هەروەها هۆستەیە چێکردنا ئامێرە دەفێ. سامی حسینی ساڵا 1986 لە قوڕوەیە ڕۆژهیلاتی کوردستانێش دایک دەبە و پشترە لبانەیە ڕۆژهیلاتی کوردستانێ بجەه دەبە. ئەو هێ 6 ساڵی ئامێرە دەفێت ناسە و زارۆکاتی و حتاوی تەمەنی ئەو ئامێر ژێرە دەبە دەرگەهێ ڕۆناهیە و ژەنیناوێ حتاب دروستکردناوێ دەبە مامۆستەیەکی vê هونەرێ و هەروەها لەسەر شێواز و ریتمên نوێن ژەنینا دەفێ کتێبێکێژی ئامادە دکە. حسینی ساڵا 2012 بەرێ خۆدە تورکیەیە و ڕۆژاوایە وی وڵاتی یەک ji گەورەترین باژاران لە ئزمیرێ بجەه دەبە. سامی حسینی ئەvê 5 ساڵن لەڤر کارگەهەکە دروستکردنا ئامێرە دەفێ vekiriye û di heman demê de gelek şagirdên wî hene ku jê fêrî jenîna dەfê dibin. Hüseynî her wiha li İzmîrê grûpeke mosîqayê ya bi navê Axûra jî damezrandiye û ev grûp her sal beşdariyê di gelek festîvalên mosîqayê de dike û li gelek deveran konsertan dide. من زادەی شاری قورووەم ئەسڵیەتم بانەیم لە 11 ساڵگی و دەستم کرد بە دەفلێدان ئامێری دەف دەستم کرد بە دەفلێدانیەوە سێدانە مامۆسام دی یەکەم مامۆسام کاک شەهرام ڕامین بوو دوای کاک بەرزانی عەرەبیان بوو ئاخرین ئوستادەکەشم کاک کەیوانی عەلی محەممەدی بوو لە لای ئوستادان لێدان فێر بووم دوایەوە لە قورووە گروهایەکم دروست کرد لە سنەوار سێ چواردان فستیواڵ وشت و ئەم لاولا چون ساڵی 2015 کە داوەتی مەسەر خالقی بووین لە سلێمانیا لە فستیواڵی موزیکی کوردی دوای نزیکی 8 ساڵەکە دەستم پێکرۆ بە دروستکردنی ئامێری دەف و لە پاڵ دروستکردنی ئامێری دەف سازایکی وەک بەندیر و کاژۆن و مەزهەر و دایرەش دروست دەکەم. یەکەم جار چکۆلە بووم کە ویستم دەف دروستکەم بۆ خۆم دارێکم هێنا بوو دارەکەم خوار کردەوە لە پشت بۆشکێکەوە دوای دامنا چونکە نێمزانیە بێت چۆن دروستکردی بە میخ و بەم شتانە دروستم کرد و دوایەوە پێستم هێنا پێستم گرت و پێستەکەم زۆر کێشا و هەروە بەجێم هێشت ئیتی نێمزانێ بێت تەڕی بکەیتەوە بێ وشک ببێت و ئالە و مەسەلانە هەیە ڕۆژەکەی کە چوون تماشام کردیم دەفەکەم تەواوی خوار بووە دوای زۆر بیرم لەکرد بۆ بێ وای دەبێت هەر لەوێ و بۆ خۆم دانیشتم بە بیرکردن و بە پرسیار و چۆنە بێ دروستکرێت و چۆنە بێ دروست نەکرێت و لە چ دارایکە بێ استفادە ببێت و ئابەم شێوە کەمێکیش لە ئینتەرنێت و لە کتێب و لە ئوستادای کە پرسیار و بەم شێوە فێر بووم کە بێت لەم دارە استفادە بێ وا ببێت وا پێش بچێت و بەو شێوە کەوتمە ناو کاری دروستکردنی ساز لە پێشەوە ژەنیار بووم دوای کەوتمە ناو دروستکردنی سازیش کە بتوانم ساسایکی زۆر جوان بوو نەوازەندەهایەکی زۆر باش دروست بکەم. ئەلانیشە چینەوە بۆ سەر ئەوە کە چۆن یەکدانە کەمەی دەف دروستەکەین لە چ دارایەکە توانی استفادەکەین. کەمەی دەفەکانمان لە سێ چوار نەو دارە توانین دروستکەین چونکە سوکبوونی ئەو کەمە بۆ ئێمە زۆر مهمە لە پاڵ سوکبوونەکەی قەویبوونی ئەو دارە یعنی کە زوو نەشکێت بە بەکارمان بێ خواریش نەبێتەوە. دارایەک وەک ئەخلەمور وەک داری بی دارێکە زۆر سووکە بەڵام زۆر بە قووەت نییە دارەکان بە دارای شێوە و شێوەک دار بەڕوو داری گاژ بۆ دارانە یا داری بی یا داری چناریش ئەبێت بەڵام چنار نەختێ قورسە بێت بەڵام لە هەموویان باشتر داری گاژ و داری ئەخلەمورە داری ئەو دوو دارانە هەم زۆر سووکن هەم زۆر زۆر بە قووەتن ئەلانیشە چین سەرەوە چۆن سەرۆتایەکەین لە پێشەوە بەچی دەست پێەکەین کە یەک دانە کەمەی دەف بە جوانی و بە ساڵەمی دەربێنین یەکەم جار زاتەن دارەکە دارێکی درێژ ڕاست ئەیکردنیان خینە ناو ئاو دوای دارەکانمان خستە ناو نەرمە بن دوای بە دەستکایەک هەیە کوورەی پێڵێن بۆ کوورە ئوتوویەکەین دایرەی ئەهێنینەوە ئەیخێنە ناو قاڵب وشک ببێ ناو قاڵبە کە دامان نا وشک بوو دوای ئەوە دوو ڕۆژ دوایەوە دەریێنین و دارەکانمان چونکە ناسکن دوو دانە بەسەریەک یا سێ دانە بەسەرێک بەستگی بە جنسی دارە کرد مەسەن ئەلان ئەم دارە دوو دانە بەسەر یەک دراوە پرس یەکەین کە پرسمان کرد ئەوشتیانن حەداقل یەک ڕۆژ لە ناو پرسە هەمێنێ دوای دەریێنین ئەم دارە مەسەڵەن ئەخلەمورە سێ پرسە سێ دانەدار لەسەر یەکن ئەمە داری گاژە دوو پرس لەسەر یەکن ئەلانم کە هێنام دەرمان هێنا لە قاڵب بوو تەواو بوو ئەوڵین کارەیەکەین لەسەر ئەو دەستکای ئەو بەر
ئەوەڵ پیسایەکی و چەسب و جێ ئەو شتانەی لێگرین بە زمپارە جوان بەم شێو دیوی ناوەی دەست پێکەین تەمیزکردن. دوای بە زمپارێکی ناسکتر جوانتر کاری لەسەرەکەین. بە شێوەیە کە کارەکەمان دەستمان پیای هێنا هیچ بەرز و نزمیک و شتایکی وەک تیژ کە بە دەستمان بچەقەی ئەحساسی نەکەین. هەتا ئەمە جوانتر دەریبێنی زۆر باشە. ئەم لە دوایە دیوی دەرەوەی ئەنجامین. دوای دیوی دەرمان کە ئەنجامدا دیوی دەرەوەش کە زۆر مهمە تەواو بوو ئەچین سەر بەحسی زەمینەکەی. یعنی لەسەر ئەم دەستکایە نابێت دەستکایەکی کەیە کە زۆر زۆرە بێت جوان و شوبێت کە ئەوە دەستی لێ بە هیچ جنوان لەقی و خواردبوونی نەبێت. ئەگەر خوار بێ وەختی ئەمانوێت پرسیکەین دەفەکەمان خوارە بێت. بۆ شێوە دوای قسمەتی ناوە کە دەفەکە دەڵقی دەفەکە یا پێستەکە دێتەن سەری ئەبێ زۆر جوان بە شێوەیەکی یا 45 دەرەجە یا 60 دەرەجە بەستگی بە سدای کە ئەتوێ دەنگێکەمانەوە کە بیهێنین دەست پێکەین بە دروستکردنیان بەم شێوانە بەوانە یا بەمە بە جوانی هێواش شێواش هیچ هەلی لێ ناکەین. جوان هەتا ئەو شوێنەکە ئەو 45 دەرەجە یا 60 دەرەجەیە کە ئەمانوێت دەریێنین. دوای ئەوە دەستکەین بە زمپارێکی کە مهمترین شت لێرە ئەم دەرەجەی کە پێئین ئەبێ هەمووی بە ئەندازەی مساوی بن، یعنی کەموزیایی نەبێ. زۆر جار لە دەستکایك بەناو فرز دەتوانین استفادەکەین بەو دەستکا فرزە بە ئەندازەی مساوی دەرێنێ دوای زمپارێشیەکەین بۆش ئەتوانینکەین. دیوی دەرەوەیشی بە حاڵەتێکی پەخ دەربێ ئەم قسمەتە کە فشار بۆ پێست یا زۆر زۆر هین نەبێت، چونکی دەنگەکەمان ئالێرەوە مشەخەسە بێ. دەنگەکەمان خراپ ئەمە زەخیم دروستیکەین دەنگەکەمان کلۆف دەبێ. ئەمە ناسک دروستیکەین دەنگەکەمان ناسکتر و هینە بێ. بە حەدێکی مشەخەسی هەیە کە بە چاو و بە تەجروبە متۆجا بین چی بەچێ. ئەمەش هەروە دەستی لێین بەرزایی نزمایی جێگای تیژ و شتی نەبێ. حساسترین قسمەتی ئامەیە و قسمەتی زەمین زمپارەکەی کە ئەیکەین. دوایەوە قسمەتی دەرهێنانی دەستی ئەنجامەین. قسمەتی دەرهێنان دەستی زۆر مهمە، سێ چوار شێوە هەیە بۆ دەرهێنانیەوە لە ئەم دەستکانە یا لە دەستکایەکی کە ئەتوانی سوارکەین لە ئەبزارایکە. دوای کە دەرمان هێنا بەم شێوە زمپارەی ئاخری لێین دوایەوە بۆ خۆمانەوەدا تاقیەکەینەوە لەناو دەستمانە چۆنە خۆشە بە دڵمانە پێمان جوانە. ئەگەر بۆ خۆمان بە دڵمان بوو ئەیبی نەبوو کارەکەمان ئەچین بۆ مەراحلێکی بعد وەک ڕەنگکردن و وەک چەقاندنی جێگای زنجیرەکانی و دوایەوە جێگای لۆگۆکە و پێستەکەش یا ئەو دەڵقە بەسەریا پرسەکەین. بەم شێوە ئەم مەرحەلەمان تەواو کرد. کەمەی دەفەکەمان کە تەواو کرد هێنامان بۆ ئێرە. ئەلان مەرحەلەی ڕەنگیەکەین لێرە ڕەنگی چوبی لێین کە ڕەنگێکی خۆش و سەنگینە لە ناو کارەکەمان. بەم شێوە جوان 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 ڕەنگیەکەین نایڵین هیچ شوێنێکی لە دەرەوە بێ.
بەم شێوە کەمێ دەفەکەمان ڕەنگەکەین دوایەوە حازیرەکەین ئەوێستین وشک ببێ کە وشک بوو دوایەوە لە دەستگای پرسیەکەین بەم شێوە تەواو بۆ مەرحەلە ئانەها کەمەی دەفەکەمان ڕەنگ کرد حازرە ئەمە وشک بووە لە دوێنەوە ڕەنگ کراوە وشک بووە ئەلان دێن قسمەتی داخڵی زەنجیرەکانی وەسڵەکەین لە ئەسڵە ئەوە بە دەستکاکێ داینین دەریخین چەند ساڵە من خەریکە دروستەکەم بە چاوی خۆم بتوانم و نەدەروێنم باسی تەجروبەیە و بەم شێوە پێشەڕێن ئەمە زۆر مهمە لەسەر دەنگی زنجیرەکەمان ئەگەر ئەم فاصلە کەم بێت دەنگی زەنجیر زۆرتر بێت فاصلە زۆر بێت دەنگەکەیك دەرناکەوێت بۆیە بە حەدێکی مشەخەص 2 سانت تا 2 سانت و نیو فاصلەی هەیە بەم شێوە کولی ئێرە قسمەتی ئەم ناوەی زنجیرەکانمان لێدا ئەم بە 6 تەواو بوو حازرمان کردووە ئەلان بۆ پرسکردن ئانەها ئەڤ چییە؟ ئەڤ نە پێسە نە پلاستیکیشە ئەڤ پۆلیێسترە پۆلیێستر کاغەزە پۆلیێسترە ئەڤ کاغەز ڕەنگی ئەو زاتەن سپیە ئەمە تەرهەی ئەو سەر پێستا تەرھ چ ستاندیە ئەو تەرهە چاپەکەین پشتەوە کە چاپمان کرد حازرە بێت ji bo pirs سەر تا حەدێکی مشەخەص دوایەوە مثلا ئەم لا تەواوە ئەم لامان سفت کرد دوایەوە ئەمبەر سفتیەکەین دێنێ ئەم لا شتماشاکەین زۆر بە هێواشی ئەوڵ دەفە چوار تەرەفی سفتەکەین چوار تەرەفی حازرەکەین دوایەوە بەقی شکنجەکان وەسڵەکەین ئەلان ئەم مەرحەلە تەوا بوو ئاکۆر دەگرین ئەم دەنگانان زۆر باش نییە ئاکۆردی ئۆگرین ئەکێکە بێت ئەمە دەنگێکی باشە بەدەستمان هێنا بۆ ئەم دەفە ئێشتا ئەمە کە حازر بوو تەواو بوو دەست پێەکەین بە میخوبکردنی ئەمە بەم شێوە لێرەوە دەست پێەکەین میکوبیەکەین هەتا سەرەتای جێک کە هاتوونێتەوە بەم شێوە ئەم کارەش تەواوەکەین پڕ باشتر کرد ئەم بەشیش تەمام ئێشتا کە دەفەکەمان حازر کرد دێن مەراحلێک کە جێگای دەستی کە ئەم قسمەتانەمان ئەزیەت نەکا دەست پێەکەین ئەوانە دروستەکەین بەم شێوەیە جانێکەکەین تەستێکەکەین زانی چۆنە تا ئەندازەکەمان زۆر باشە
ئەلان ئەم قسمەتەش کە دیوی دەرەوەی و دیوی ژوورەوە بۆ گرتنەکەی کە ڕاحەتتر بێگرین ئەم قسمەتە لازم ناکە لیگی زاتەنەوە دێ بەسەریا چەسپیەکەین چەسپەکەی وێستی نەختێ وش بێ دوای کە وشک بوو ئەترافەکەی دەورەکەی بە پارچێک کە مەخصوص بەم شێوەیە بەم پارچە بۆ کە دەستمان نەسوڕێ دەسری ئەنجام لێ دوایەوە کە قسمەتی دەستمان دروست کرد بەم شێوە ئەی پۆشێنین کەمەی دەفەکەمان دوایەوە دەست پێەکەین دەغەڵەکانی دوایە بەم شێوە زۆر بە جوانی ئەمانە ئەخینەوە سەر کەمەی دەفەکە دوایە کە هێنامانە سەر کەمەی دەفەکە بەم شێوە ئەی چەسبێنین کەم و زیایکەمان دقەتە ئەەکەین حازریەکەین زۆر بە جوانی لە ناو کاری ساز دروستکردنە شتێک بەناو پەلەکردنمان نییە هیچ پەلەمان نییە لە ناو کارە قەراش نییە کارەکە وەک فابریکاسیۆن دروستکەین کارێکی دەستیەوێ بە عیشق و بە خۆشی و بە زەوق و بە سەلیقەوە دانیشی ئەنجامی بێ کەسانێک کە ئەم کاریان بە عشق و بە زۆق پێیان خۆش نەبێت ناتوانم کاری دامە بن کارێکە کە تەواو ڕەفتی بە خۆشەویستی و بە ئەحساس و بە جوان دروستکردنە بەم شێوەیە هەڵیەگەڵێنین نەختێ بەم شێوە دانین کە وشک ببێ دوای وشکبوونەکەی مەرحەلەیەکی تەزئینیکی کە پێشە بێ ئەلان دەفەکەمان حازرە بۆ لێخستنی زنجیرەکانمان ئێشتا زنجیرەکانمان وەسڵەکەین بەم شێوەیە بەم شێوەیە حازریەکەین دوایەوە دەست پێەکەین بە وەسکردنیە یەکەم ئاپۆش خلاص کرد بەم شێوە ئەم دەفەکەمان حازرە نەختێکەش لێین بزانین دەنگی بە چ شێوەیەکە من نزیکی 12 ساڵە دەرسی دەفەڵم تقریبان لە ئێران لە 7 ساڵیگە دەستم پێکرد بە ئاموزشی دەف و تەدریسی دەف شاگردم پەروەردە کردووە دوای لە ساڵی 2012 بوو من هاتم بۆ تورکیە بۆ ئیزمیر لە ئیزمیریش ساڵی 2012 ناوەڕاستی 2012-2013 من بێەوە کە ینی لە فکران من نەبوو کە ئەوەندە بتوانم ینی خەڵکیێرە ئەوەندە پۆتانسیەلی لەسەرەوەی کە ئەتوانێت بێت بەرەو پێشبوونی بەرەو فێربوونی ئامەری دەف بکە لە شوێنێک بوو هەواڵ دانیشت بووین دەفیان هێنا میش دەفم لێدا دوایە زۆریان بەتڵ بوو پیان کە بۆ مەشغوڵ بە تەدریسی دەف نابی و بۆ شێوە دەست پێکرا کە لە ئیزمیریش ئامۆژتی دەفم لەو ساڵانەوە دەستم پێکرد هەر ساڵ 100 تا 200 کەس بۆ فێریونی دەرساتنەوە بەڕاستی منی عەجەباند ینی ئەوەندە منتەزر نەبووم کە ئەوەندە کەس بێن بۆ فێربوونی ئەمینە زۆرتری ئێرە خوێندەکارن دێن مەسەن لە شارەکانی کە هاتوون لە ئیزمیر خوێندەکارن زاتەن زۆرتریان خەڵکی لای کوردی منتەقەی کوردستانی عێراقن دوایەوە تورکیە ببەخشن دوایەوە خەڵکی ئیزمیر کە بە تایبەت هیچ لێمانزان یانی پێمان ئەجیب بوو کە ئەوەندە پێیان خۆش پێ ئەم سازیان پێ خۆش پێم ئامێریان پێ خۆش پێ لە مەعەلیم لە وەکیل لە دکتۆر لە شاگرد لە خوێندەکار لە مناڵی زارۆک هەتا گەورە حەزیان کردم دەفە ئەم ئەنسترومانە فێر ببن شاگردم پەروەردە کرد کە دیم باشترە کتێبێکیش بنووسم چونکە لە تورکیا کتێبێک بەناو متۆدێکی دەفی لێ نەبوو لە ئێران زۆری لێیە بۆ پێوە من سێ کتێبم نووسی کە کتێبی یەکەم چاپم کردووە بەناو مێتۆدی دەف کتێبی ژمارە یەکەکەیەتی کتێبی دوو سێکێشی لە تاریخێکی نزیکەوە چاپ یەکەین
دوایە کە گوزارە گرویەکمان دروست کرد بە ناو گروی ئەهورا ساڵی 2013 لەگەڵ ئەو گروکە لەگەڵ شاگردەکانی خۆم بوو زۆر جار کۆنسرتمان دانا بۆ خۆمان کۆنسرتایەکی زۆر مختلفمان دانا و لە پاڵیەوە هەر شاگردمان پەروەردەدا کە ساڵی 2005 هەتا لەگەڵ گروهەکە و شاگردەکانی خۆم بە 60 کەسەوە بەرنامەمان ئیجرا کرد کە ئەسەرێک بوو بە ناو دیریش بوو لێماندا لەناو ئەو کارە دوایە هەروە ئەلانش بەردەوام بکەین ئەم شوێنەی ئێمەیە ئاموزش و تەدریس و پەروەردەکردنی شاگردانەین konservatuar öğrencisiyim Türkiye'de. Ez xwendekarê konservetwara me li Tirkiye. Ev 4 salin ez li defê dixim. Hevnasîna min ya defê beriya 4 salan bi temaşekirina konsera Samî Huseynî çêbû û berê qet min nerahiştibû defê. Min li klîpan temaşe dikir lêberê dema ku min li ser dikê temaşe kir û ez mest bûm. Kesê kem ku min bi awakî zîndî temaşe kir ji xwe Samî Huseyn bû. Piştî konsertê ez çûm cem û min got ez dixwazim dersên defê jî tewerkirim. Me bi dersên defê dest pê kir piştre jî bi navê Ahura Kom hate damezrandin. Ev kom jî ji şagirtên Samî Huseyn pêk dihat bû. Ji wê rojê ve jî ez li defê dixim. Sedema destpêkirina min ya defê jî arast ji bo dengê we ye. Hestên defê ku dide mirov wek coş şîn hemûyan dihewîne. Yaklaşık 5 senedir buradayım. Nêzê 5 salan ez li virim. Piştê ku min Samî Huseynî nas kir, di heşê min derîtim, def yan jî müzik ji aliyê pêkanî neve tune bû. Zêdetir wek guhdarekî bûm. Yan ez ê wisa bimama, yan jî ez difikirîm ku wisa berdewam bikim. Digel wan ramanan bi naskirinê min jî xwedina muzîkê da dît û nêzê 2 salan e ku ez jî êdî dersa defê didim. Ji ber ku amûreke frekansa wî mezin e, dema têlê xistin bi vê nevê bandorek li ser mirov dike. Lêbelê ez nikarim bibêjim ku standardek wê heye. Dibe ku dema bi min re hesteke coşê derxeholê, dibe ku bi hin kesên din re hesteke şîniyê derxeholê. وەلەم 600 ئینسانە بەڕاستی کە بە شوێن ئەم ئامێرە ڕۆشن و هین 100 تا 150 کەسن بە پێمان خۆشە کە ئەمە زۆرتر ببێ زۆر کە زۆرتر پێشتا بچێت چونکە کولتوری کە شتێکی کولتورە زۆر کۆنە و زۆر قەدیمیە و لەناو کوردەواریە زۆر بووە لە فەرهەنگی کوردەواریە زۆر بووە لە زمانی زەرتوشتەوە بووە 8,000 ساڵ تاریخێکی هەیە ئامێرە بۆیە پێمان خۆشە هەر کەس فێر بێ ئەو کولتورە نیشانی ئەو ئینسانە بن هەتا کەسانێک کە کورد نین یاکو هیچ نەیاندیوە ئەم ئامێرە ئەوان دەست پێ بکەن زۆرتر خۆشحاڵە بین زۆرتر گرنگمان ڕاکێشێنێ بەم شێوە پەروەردەکردمان کردووە مەسەڵەن دەرسە کە ئەبینن 3 ساڵی تایە 2 ساڵی تایە کە پەروەردە ئەبێت لەسەر دەفا بەڕاستی زۆر جوان پێشەچن زۆر بە جدیەتەوە دێن زۆر بە ئیشکۆلاقەوە دێن هیوادارم کە هەروە سەرکەوتوو بن هەر شاگردەکان پێشتا